مامۆستا محەممەد مەلا عومەر عەبدولعەزیز کوڕی بنەماڵەی چیاین پەروەری شاری هەڵەبجە و کوردستانە، یەکێک لە بنیادنەرانی یەکەمین جوڵانەوەی ئیسلامیە و خاوەنی دەیانوتاری کاریگەر و کاری ڕێکخراوەییە لە سەدەی ڕابردوودا لە دژی دەسەڵاتی ستەمکار و دڕندەی بەعەس. ئەو ئێستا نزیک لە 70 ساڵ لە تەمەنی بەڕێ کردووە و باری تەندروستی ناجێگیرە، بەڵام شانازی بەڕابردووی پڕهەوڵ و تێکۆشانی خۆیەوە دەکا و بە ڕۆحێکی ئاسوودەوە لە بەرنامەی ئەمجاری ڕازی تەمەن چیرۆکە جیاوازەکانی ژیانی خۆی دەگێڕێتەوە. فەرموون با پێکەوە بینەری بەرنامەی ئەمجارەمان بین. من نام محمد عمر عبدالعزيز محمد مصطفى الحسيني هو نومه 1940 لدايمون سرقاي تمنتان طبعا لهەڵەبجە نەبوون نخل قندي بريديرو بوين كواسر استسرق بقضاء 3 دقائق. والله ما صار شيء هاتوا تمني تشميتوا ويكوا تقريبا زور بالدقيقة لبيني بلام بلاي كمي ولا فنجا وشورة مالا نخل أما لنا مالي اسمه صالح أبيت أمر زيباكم لما لي أوانا بينها تام ديد ويا أتين أمر ما عندي مشكلة. تقريبا 8 دسالي. مۆسا ئەوترێ ئەم خانووی کە ئێستا تیاین لە ساڵی هەفتاکانە کتێبخانەیەکی زۆر گەورەی تیا بووە بنەماڵەی خۆتان کتێبخانەی گەورەی بووی باوکم زۆری تیابوو لە فقه و تەفسیر و ئوسولی فقه و شەرحی حەدیث و ئەمانەی زۆر تیابوو، بەڵام لەو کاتێکە ڕوخاندیان تقانەکە تەقریبا لە سەدەی ماسە کتێبەکانی شەمووی تیاچوو. مۆسا دوای تقریبا 55 ساڵ جەناب هاتوویتەوە بۆ ئەم شوێنەی کە سەردەمانێت تەمەنی مناڵێتی تیا بووە، ئێستا هەست بە چیەکەیت؟ وەڵا هەست بەوەکەم مادەم ئەو کابووسەمان لە کۆڵ بووە کە حکومەتی بەعسە و بەترتیب دروست کرد لەسەر ژیانی خەڵک و لەسەر ئایندەی میلەتی کورد خۆم بە بەختە و ڕەزان ئینشاءالله و گوێمان وایەکەوە ئینشاءالله خۆی تەعالا هەم لە دنیا هەم لە قیامەتە خێر بخاتە ڕێگەمان. سەرەتای دروستکردنی کاری ئیسلامی لە کوردستان و کاری ڕێکخراوەیی جوڵانەوەی ئیسلامی چەندین سەرکردە و خەمخۆری کەموێنەی لە سەدەی ڕابردوودا لەخۆ گرتووە و ئەندازیار و بنیاتنەری ئەو جوڵانەوەیە بوون، بەتایبەت بەشێکی بەرچاو لە زانایانی شاری هەڵەبجە و بە هاوکاری زانایانی تری ناوچەکە و هەڵدەکێشێت بۆ دروستکردن و سەرهەڵدانی ڕێکخراوێکی تەنزیمی ئیسلامی و بە شوێن پێڵگرتنی ئاینی پیرۆزی ئیسلام و کاری ڕێکخراوەیی هاوشێوەی ئیخوان مسلمین و پەیوەندیکردنیان بە ڕیزەکانی ئیخوان و چەند جوڵانەوەیەکی تری ئیسلامی لە کوردستان کە دوجار بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی و بزوتنەوەی ئیسلامی لەسەر دروست دەبێت. بناغی دروستبوونی کاری ئیسلامی یا ئەو سەردەمەی کە جوڵانەوەی ئیسلامی لە کوردستانە دەست پێەکە بەشێکی زۆری لە شاری هەڵەبجە و بەتایبەت بنەماڵەی جەنابتان بنەماڵەی ماوەسە مەلا عوسمان و ماوەسە مەلا عومەری گەورە و ماوەسە مەلا عەلی و تا جەنابتان ئەگەر پێم خۆشە سەرەتا باسێکی ئەو ڕۆژگارە سەرەتاییانەی کە ئەم جوڵانەوەی دروست بوو لە کوردستان و لە هەڵەبجە بکەی، یعنی پێشەوەی کە ببنە حیزب یا وەکو کاری ڕێکخراوەیی سەرەتا چۆن دروست بوون؟ وڵا لە ڕاستیە ئەتوانم بەبێت ترس یعنی لێشی مەسئولم لە ڕۆژی قیامەتە بەرپرسیارم سەرەتای دروستبوونی ڕابوونی ئیسلامی لەسەر دەستی ئەم مامۆستا بەڕێزانە ئەبێ مامۆستا مەلا عوسمان بە مامۆستا مەلا عومەر مامۆستا مەلا عەلی مامۆستا ساقەوە ئامۆزای باوکم ئەوانە و پاش و فەوتی باپیرەم دامان ناوەوەی کەواکو نەقیبی عایلەکەمان سەرپەرشت و براگەوری عایلەکەمان بێ فعلا ئەو براگەوریەکەی قبوڵە کرد و پیاکی بەڕەحم و زۆر نەترس بوو، ئەمانش لە خزمەتیا بوون. پێش ئەوەی کەواکو هیچ دروست بێ ساڵی 54 و 55 وانە سەردانی بەقایان کردووە، لەوێ ڕیان کەوتووە لە شێخ سەواف کە زانایەکی بەرز و خوانخوازێکی مینە لە برایان ئیسلامیە مسلمانە، لەوێ عەلاقەیان بەستبوو لەگەڵیانە و
هەندێ نامیلکە و بەرنامە و دەستنووسی ئەو حەسەن بەنا یاخود ئەوانەی کەواکو نووسرین لە بەیانی ئیخوانە هێنابێن لەگەڵ خۆیانە. ئەو کتێبانە کە هاتنە ئەو نامیلکانە تقریبا وەکو ژیانەوەیەک بوو کە خەڵکی وریا کردووە لەوەی کەواکو پێویستە ئیسلام هەوڵی بۆ بدرێت، چونکی ئیسلام بە بەرنامە وەلاخراوە و حکم فەرمانڕەوایی لێ سنراوەتەوە. لەبەر ئەوە پێویستە مسلمانیش بە هەمان ڕێگە هەوڵ بدات بە شێوەیەکی منەظەمی بۆ ئەوەی بگاتە ئاماند و ئیسلام بێتەوە سەر ساحە و حکمی مسلمانان بکات. مامۆستا مەلا ساڵح کە وتم وەکو گەورەی عایلەکەمان وا بووە، برا گەورەی باوکمەوان بووە، ئامۆزایان بووە. لە ماڵی مامۆستا شێخ جەمیلی موفتی ڕەحمەتی خۆیان لێبێ لە گشتیان وەکو دانیشن لە شەو نشینی لە وەکو مەلایەک کە تەردانیەکتی دەکەن، پاشان نازانکەوا کابرایەکی شوعی لەوێ خۆی مەڵازداوە باسی ئەوە ئەکەنکەوە ئەم شۆڕشەکە کرا بە شێوەیەکی دەرەندانە مەلیک و خانەوادەی و دار و بردیان هەموو کوژران و سڕاتیان ڕاوەستە جادا، یعنی ئەوە شتێکی ناڕەوا بوو. ئیتر ئەو کەسە مەلیک بێ دیکتاتۆر بێ هەرچی بێ هەر بەو شێوە ناڕەوایە و یعنی ئەمەی کە ئیسا ئەمڕۆ باسی حقوقی ئینسانەکەنەوە ئەوە هەر بەرچاو نەگیرا بوو، ماڵ و مناڵیان قەتڵ عامکردن و بەسەر جادە ڕانکێشان باسی ئەویان کردبوو. تمەزم ئەم کابرا تۆ بڕۆی لە خوانە ترسی بڵێ وەڵا کەلەی عەبدولکەریم قاسم شەخشەخێنی پێ ئەکرێ لەبەرەوە کە راپۆرتەکان بەرز کردبووە دران بە محکەمەی عەسکەری. ئەو کاتە محکەمەی عەسکەری لە جێشی عێراقیە بێشە بوو پیاوی مسلمان و ئازا و نەبەتی تیا بوو. ڕئیسی محکەمەکە و خۆشبەختانە پیاوێکی مسلمان بوو و باوکیشی هەر پیاوێکی ئەهلی عیبادەت و خواناسی بوو. ناوەکەیشم لەبیر چوو سبحان الله، عەقید شەمسەدین ڕئیسی محکەمەی عەسکەری بوو. وتی کە بردیان هەمویان بردن، حتا مامۆستا شێخ جەمیلیش بەیەک و مامۆستا شێخ جەمیلیش تیا بوو، باوکم و مامۆستا مەلا ساڵح و مامۆ عوسمان و مامۆستا شێخ جەمیل و ئەمانە دران بە محکەمەی عەسکەری و مەترسی زۆر بوو. ئەو لەو کاتا یەکسەر ئەگەر زمانی مەهدایی وایە یەکسەر ئەمری دەدار کرد بە ئیعدامیان و بابێ کەسیش نێ بۆ چی کرد چۆن ئیعدامکردن یا چۆن مستحقی ئەوە بوون. ئەوان نەبوو، فەوزا بوو. پاشان کە دانیان بە محکەمە چوونە قەفەزی ئیتیهام و عەقید شەمسەدین لێی پرسی لە کابرا تازە مردووە خوا عەفوی کە یاخوا تۆ بەشی کردووە بزانم تۆ بەڵگەی چییە لەسەر ئەمە؟ دەمی هات بەیەکە و هیچ بەڵگەی نەبوو. وتی جارێکی تر ئەگەر خەڵک ئاوا توش بکەی یەکسەر هەڵ ئەواسم هەر لە محکەمە هەڵ ئەواسم ئوخرج. خۆی تاوانبار بوو لە خۆی تاوانبار بوو، هینی پێ بەڵگەی پێ نەبوو. وتی تۆ چی بیستووە؟ بەڵگەکە چییە؟ ئەتوانێت قورئانی لەسەر بخۆی کەواکو ئەمانە ئەمیان وتووە هەتا ئێمە ئیجراءاتیان لەگەڵا بکەین نەیتوانی ئینکار. جاکە هاتنە دەرۆ وەکو لەطیفەیە اینجا بەیەک هاتن دەرۆ مامۆستا شێخ جەمیل خوا لێ خۆش بێ فەرمی وەمتازوا اليوم أيها المجرمون، جا بنۆ ئەی تاوانبارەکان. ئیتر ئەوە یەکەم شت بوو. پاشان مامۆستا مەلا ساڵح گیرا بردیان بۆ سلێمانی، کە بردیان بۆ سلێمانی ئەو ڕۆژە بە باشمان زانی یاخود باوکمان باشیان زانی مزاهرەیە دروست بکرێ هەتا بگەنە سەرا لەوێ لە داوا بکەن بە بەربوونی مامۆستا ساڵح. فعلا خەڵکێکی زۆر لە گوندی پریس و سەرا و هانەسوورە و کەوتە و گوندە و ئەمانەوە هاتن بە سیلاح هاتبوون، بۆ پشتیوانی ئێوە بە سیلاح هاتبوون. بەڵام لەوێ خۆشبەختانە پیاوێکی ژیر عزیز نوری عزیز ئاغا مدیر شورتەی هەڵەبجە بوو، بە ڕەشاشتێکی فیکرد و هاتە پێر محەمەد لەوێ لەگەڵ باوکم قسەی کردی قوربان ئەم خەڵکە ئەگەر بەس وەکو عەشار بە سیلاح بێن با هیچیش نەکەن، ئەمانە راپۆرتیان داوەکەوە هاتوون تاڵانی هەڵەبجە بکەن. لەبەر ئەوە ئەو تۆهمەتە بڕێوێتەوە ئەسڵ ئەساسی نییە، ئەمە بە سیلاح نێن ناو شار مزاهرە بکەن، بەڵام لێن پاشان تر لە خانەکەی حەمەسەراوی کەسەر ئەەکەی بۆ مزگەوتی ئەبوبەکر پێشوە بگەیتە سەناعەکە بەدەستی ئەوە لێوە سیلاح چەکەکانیان دانا و هاتن لە پێر محەمەد لێوە باوکم ناینێکی نووسی بوو لە پەرەگرافێکی خۆرشیدیات دوو پەڕە
كوا تاريخي موسوعة صالح وإنجا تاريخي أم عائلة دوريان لهمو سياستك وعمالة خوف روشية زمان ملكية وموسوعة صالح ساقا قيراوة هذه أبي إثباتي كان مزان زاري شو زاري دكي هي مؤامراته وشي وتوا وتاوانكي شي أيناك وياما أم خوفشان دانا بردوام بحتاكو بربيا فعلا بير محمود دسي بيك حتى جيش النزيكي حمامي قران أقر ما لبي ما يد خواري بلديك لويا روبنوية درزمو حتى كان أسنيكي دا بسري باوكي قائم قامة مع مصر جميل وفاتي كر عبد الرحمن حاج عبد الرحمن محمد فرج يتر أمان إشهات إنكو عشائر زور خراب وخريو بيت مذبحية حكومة تداخلي كر اشتكى كوتاي فيها فكوتاي فيها يما هاد بردوام بن حتى جيش نسرا حتى عصر جيدا ليو ماينو باكمون وكان مقايم قام أمشوا نسوا الله كين حتى ما أجرين حتى وكم ما وصل صعيتهم فعلا زوري بيانا شو بروسكا هاد أو ما وصل صع بربوا هاد شنو بفيرو هاودينو ما صايان دعوة ويكا بلين تماني جنابتان نزيك بيتو إلا بيصالو بروسر جمو جولي كاري رخراويتان زيات ربي يا جولي ناو مزقوتا كانتان بتايبد لو سردماني كبعس لصلاتي أبو باسێکی ئەو ڕۆژگارانەمان بۆ بکەیت چ ڕۆژێک چ جارێکە بۆ بم نەبەوەی وتارێکەوە لەلایەن دەسەڵاتی بەعسیەوە ڕوبەڕووی مەترسی بنەوە لە مزگەوتەکانە بەتایبەت ظروفی خولقا بوو ئەو کاتە بەتایبەتی ئێمە ئەگەر بچینەوە بۆ دواوە لە ساڵەکانی شەستەکانە بەتایبەتی کۆتایی شەست ڕۆژی جومعە سعات 9 هاوین بەس مانەکە بزەبت تەموز و یاسی نازام بەرەو هاوین بوو من یەکەم جار ڕێم کەوت لەو خێرە کە ڕابوونی ئیسلامیە چۆن ڕێم لێکەوت کاتم لە مزگەوتی ماوەسان ساح کە پێ مزگەوتیکانی عاشقان هەندێک گەنجی تیا بوو خەریکی گاڵتەوەگە بوون مش خەریک و نزیکیان بمەوە دوایی گاڵتەیان بە دەروێشێک نەک لەبەرەوە دەروێشە هەر لەبەرەوە خۆی پیاوەکە تووڕە بوو ئەوان شوڕیانەکرد مش خەریک بچمون ناویان هەتا ئاگام لێ مەوەستەمە لە عەمەی ڕەشایی خوا لێ خۆش بێ دەنوێژی گرتووە نوێژی چێشتەنگاو بکە بانی کرد وتی کاکم حەمەد تۆ کەی هی ئەوەی ئێمە چاوەڕوانی تۆ ناکەین هەر حاڵ چووم تەماشاکەم چووم لەگەڵ یا بۆ مزگەوتەکە تەماشاکەم چوار کەسی تر لەوێن مامۆستا سدیق و مامۆستا مەلا جەلالی کوڕی مامۆستا ساڵح مامۆستاقەوێتە مامی من مامۆستا مەلاکای شەریفی کەلەمخان خوا لێی خۆش بێ و لەگەڵ مەلا ئیبراهیم مەیسوورا کەوا آخر مادەی ئەخوێن یعنی کۆتایی مەلایەتی بوو لە خزمەت مامۆستا ساحە دانیشتبوون وەکو خێزانێک یاکو خەلیەیەک بەڵام برایانی ئیخوان پێڵێن ئوسرە لێ دانیشتبوون وەنی بەشتوم کە دانیشتم ئیتر نەشڵەژان و دەریان نەکردم یاخۆت خۆیان تێک نەدا نامیلکەیەکیان پێ بوو نامیلکەی التەوجیه الئیسلامی ژمارە 5 باسی وەعی ئیسلامی بڵاوکراوە دەستیان کرد بە خوێندنەوەی منیش دانیشتم اینجا کە هاتینە دەرەوە گوێم تێوە بۆ چ پێیان نەکرد بەکەڵ یەیە بەکەڵ نایە یعنی من دوای بەکەڵ ئێم کەوا بێم ئەندام مامۆستا مەلا عومەر فەرمی ئەم هەفتە هاتینەوە لە هەمان شوێن یا لەو مەکتەبە دانیشین شتێکمان بەحازر کە ئەتوانی شتێکمان بەحازر گەوتم بەڵێن وتی چییە وتم وەڵا من ئەو نامیلکانە بینیوە لە مەکتەبەکەی باوکمە یەکێ لەوانە الإخوان المسلمین تحت راية القرآن ئەتوانی ئەوان بۆ باس بکەی وتم ڕەنگە بزانم فعلا کە باسم کردیتر لەو ڕۆژەوە من يعني هاتومەتە ناو وردە هاتومەتە ناو ڕابوون کاری ئیسلامی لە ساڵی چەند بۆ بزانێت کۆتایی 62 وڵایتر الحەمدولله خەڵکێکی مسلمان وەکادیری مسلمانی باش مامۆسایان بەگشتی لە سیروان لە هەڵەبجە لە سیروان لە سێ سادق لە خورماڵ مامۆستا ئەحمەدی کاکە مەحموود مامۆستا حەبیب کە تەرجەمەی حەیاتی سەحابەی ئەکرد کە زۆر ئیسفادەی بۆ خەڵک مامۆستا ئیبراهیم ڕەشایی مامۆستا حەسەنی شەمێدانی مامۆستا زۆر نازانم ماشەڵڵا بیانژێرم بەرەکەتیان تێخە زۆرن ئیتر دەرسی قورئانیان دامەزان دەرس و تەجوید قورئان و تەوجیه ئیتر بەڵام باسی ئەوەی کە هین بوروژێنن کە وەکو خوای لێبێت کە عەباس ئینتیباهی بێ یاخود بیرکاتەوە نا ئەمما هەر ناڕازی بوو لەوەی کەواکو ئەو تەوەجوه ئیسلامیە دروست بووە و
وهي أزاني همي عادي جمهورية إسلامية و حتى اتهامي خلق يعني بواكر بلام لبر أو يكاكو وقتي نبو وشوينك حدود بو ومشغول من بالشر العراق ني أفرج سر أو يكوا خلق بقري ياخذ محاسبة يكا حتى أو رجيك التنظيم يكشفوا موصى حسن شميرانوان يعني قرتو جا بردن وتعربوا حتى موصى حسن هذه بخير زور بخراب دسيان بسو ما معلم ما اسمه العلي ورحمة بيشو وسرا ببيع يزم إجازة دسي كردو دسي كردو الله دسي كردو يتدواي بخلق بس سلاحه برنگاري أو بنكاكو بدن لواني كبيان من بوهن بو سليماني بتعرى بليكوبتر برديان وهم ناقري لايان خلقتي زور حاسود وبخيلو أو نا هندرابو أو نا رابور درابو بعض دوای راپۆرتەکانیش کەشف کرا و شخصەکانی دۆزراوە بەڵام لەبەر خاتێ خوا ماوە سەمەد عوسمان فەرمی ئەو ئەوراقانە بێنن هەمووی سووتان ئەیناوەکو مستەمسەکێک بوو بۆ دەستی ئێمەوە بۆ ئەم ڕۆژە عەلا کولین بەڵام لەبەر ئەوەی کە ئەو بۆ خوا ئەژیا ساوەکو وتاردان هیچ کاتە بووە کە مەترسی لەسەر ژیانی تۆ دروست بێ لە کاتی وتاردانە زۆر جار خەڵک تەواقع وەکو چاوەڕوانیەوەی کردووە بێن یەکسەر مەفرەزەی بێ دەوری مزگەوتەکە بدا و بمگرن بەڵام الحەمدوللا خوای تەعالا وەسیلێکی سازاند و ئەویان نەکرد وەڵڵا الحەمدوللا ئێمە خۆمان وەکو خانەوادە خاوەنی چەند عالمێکی بەرز بووین وەکو باوکم و مامۆستا مەلا ساڵحی گەورە کە بتمان بەرە گەورەی هەمویان بووە گەورەی عایلەکەمان بووە مامۆستا مەلا عوسمان بە تایبەتی چونکی ئەو پیاوە زیاد لە عیلمی شەرعیەکەی ئیخلاسێکی تایبەتی هەبوو لە زۆر کەسە بەدی نەئەکرا ئەوانە تەئسیریان بوو لە سلمان و هەر بە مناڵیش باوکم بەڕەحمەت بێ ئەساسی سەعادەتی پێ ئەوتم کە باوکو هی مامۆستا مەلا عەبدولکەریم مدەڕیسە کتێبێکی ڕۆحی خۆشە و ئینسان ئیستیفادەی لێ ئەکا و من حتى ئێستاش چێژی ئەو کتێبە لە بەرچاومە کە باوکم پێی ئەوتم عليكم السلام ورحمة الله وبركاته. یەکەم کەس بووە لەم شارەکەوە بتوانێ و جورئەت بکات بەرامبەر بە بەعس بەرامبەر بە بەعس یعنی بەرەنگاری بەعس بێتەوە بە وتار هاتۆ بووە مامۆسای ئەم مزگەوتە ئەم مزگەوتە کە ئەو هاتی مزگەوتێکی زۆر هین نەوفەقەوە بۆنەی ئەوە کە هاتۆوەیە خەڵکی گەڕەکەەکە محاوەلەی کرد زیاتر گەورەی بکە و باشتری بکە و جوانتری بکە ئەم جەماهیرە ومسلمانان چپیا و چشن ئەم نەوەی داهاتوی ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم هەستی ئەبزوێنین و ئامادەی ئەکەین بۆ ئەو شەڕە مەسیرەی کەوا لەگەڵ دوژمنانی خوا ئەکرێت.
ساڵی هەفتا پێنج هەفتا شتا ڕزمان کرد لەگەڵ مجموعەیەک برای کایسە هەندێکیان وفاتیان کرد هەندێکیان ماوەیەکی لەوانە دکتۆری لە قەرەداغی ئەوەی کەوا ئەمینداری گشتی ڕابطەی عولەمای عالەمی ئیسلامیە ئەو بۆ بەیەکەوە تەخەڕمان کرد و برایکی بەڕێزە و هەروەها دکتۆر محەممەد گەزنەی کە بوو بۆ وەزیرە ماوەیەک خوا لێ خۆش بیاخەوە وفاتی کردووە و الشيخ علي قرداغي محمد علي قرداغي محمد علي صالح أم علي محي الدين القرداغي أو محمد علي محمد صالح القرداغي أو خلقي تكية أو خلقي أولاد ترى بهر حال هر شو نبي بلاي برز منظور بالقلا يجي لو أنا ما سامح محمود الله كوائس نسر وشندين برهمي هي يجي لو أنا ما وصل محمدي ما وصل الله خليفة لمزقوتي في مام رسم زور لو برانا برز هندي كان ماون هندي كان وفتان كذا خوالي خوش بياخو فاشن كلا كل ما معصم تعاوبين حاب وكو هوايات حزم كرني بالات تعاوبين شون بو أزهر لا أزهر ولمن مرقد بالام كهاتينو ليرا وتان أبي ملف كانوا لخواني بالا لوزارة التعليم عالي هنا والله كده يمر زمان ثاني دواء إمزاء وكانوا أبي شيتا منظمي ريك خراوي بنزان اللاوان وأمانة صار بحكومتي بعد بله لما انكر فاشان للسعودية والجيران للجامعة المدينة المنورة هردستان داوي انتماء انكر فاشان للجامعة المستنصرة دبلوم عالي كراوة بو تحقيق النصوص والمكتبات امتحان ما عندها الامتحان كان مع مساكان وتان يودرسون حتى يجي لو أنا دكتور سامي مكي العالي وتي مجدتان قدام كدرسون لقال أو كاك شيخ علي قرداغي أو محي الدين أمين تليان كإسلام محمد علي محمد صالح أو ما يكون درسون حتى يكي ساديش في بوكرين باشان روز كشونا برسمان لبشي تمار كردن أفرتي لي أبو مني نابا نابرات الدواء اللي بردنا كم الله قبولنا كراون يعني درسون بلام انتمائي يا قومي يا إسلامي قبولنا كراون جناب الرشدي أبو السعودية يا أبو أزهر مثلا بو خوێندن ناڵم بۆ ئەسکەچوین بۆ ئەزهر وەرگیران ڕێک محەممەد دەبدە هەروە کە مەسئولی ڕێکخراوی شەباب و خوێندکاران بوو وتی زۆر ڕێزم هەیە بۆ عولەمای دین بەڵام قیادەی حیزب قبوڵ ناکە ئیلا ئەبێ ئینتیما بکەی یعنی بێ ئیمزا بکەی بیر لە سعودی لە مێسری شەمان ئەوە ئەو شتیان پێوت لا لە مێسر کە هاتووە ئەبێ لێرە معاملە بۆ بکەن مەلەف بۆ ئەکەن بۆ ئەوەی بڕۆی لێ بخوێنی ئینجا موافقیان نەکرد لە دوای ئاڵۆزیەکانی ناوچەکە و پەرستەندنە بەردەوامەکانی زوڵم و ستەمی دەسەڵاتی دڕندەی بەعس بەشێک لە زانایانی هەڵەبجە لە ساڵی 1970 دا بڕیاری کۆچکردن بۆ وڵاتی ئێران دەدەن و دوجار لەگەڵ بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی و بەشێک لە باڵەکانی خوان لە کوردستان بزوتنەوەی ئیسلامی پێک دەهێنن. ماوەسا لە دوای ساڵانی هەشتاکان دوای ئەوەی کە جوڵانەوەی ئێوە لە هەڵەبجا بەهێزە بێ و وردە بزوتنەوەی پەیوەندی لە ئێران دروستە بێت 2000 بڕیارەدەن هیجرەت بکەن بۆ وڵاتی ئێران باسێکی ئەو هیجرەتەمە ئەو هیجرەتە خۆی ساڵی چەند بوو کە هیجرەتان کرد؟ 87 لە ڕاستیە مزاهرەیە دروست بوو مزاهرەکە زۆر خەڵکی تیا شەهید بوو تقریبا حوازن هەفتا کەسێ کرا بەژێر خۆڵ و هەندێکیان پیاوی چاک هەمووی هەر بێ خەتا بوو چونکی بەدەستی بەعز بکوژێ بێ خەتایە بەڵام عەلا کولین ئینسانی ئەهلی مزگەوت و ئەوانە بوون خواناز بوون کران بەژێر خۆڵ لەو دەوری بامۆک ئەوانە و دوای دۆزینیانەوە ماوەسا ئەو مزارەی خەڵکی هەڵەبجە لە ساڵی 87 هۆکارەکەی هەر لە بڵین شتێک بابەتێک ڕوویا بوو یا بۆچی ئەو مزارەیە کرا بە تەوجیهی و ئاراستەی ئەو حزبەکانی دەرەوە یەکێتی و پارتی ئەوانەیە کە لە شاخ بوون لە شاخ بوون و لەگەڵ تەنزیمەکە کراوەکانی ناو شار و چەند کەسێکی تریش هەر دیسانەوە بۆچوونی ئیسلامیان هەبوو هەر هاوبەشیان کرد حەز ناکەم ناوێن بم بۆ شتێکی عمومی هەتان خایاندی و بە ئەلیکۆپتەر قەسپیان کرد قومبەلێکیدا لە حەوشەی مزگەوتی ئێمە هەرچی پەنجەرەی پێوە نەما هەموو شکا
يعني هليكوبتەری بەعز خەسبێنەوە هەڵەبجەی کرد. بەڵێ ئێمەش اینجا خۆمان کردووە ژێرخانوشە لە ترسی ئەو قەسوەمانە هەتا نزیکی عەسر بە ڕۆژوو بووین پاشان لە عەسرێکی درەنگە ناقیلەیە لە گوڵانەوە هات دیارە لە پری سۆبانەوە هاتوو هات عەسکەرێکی لێدا بەزی بە کوردی قسەیەکە وتی پیاوی چاک بن ئەم گەڕەکە بە ئارام بێت ئیمشە و خوا نەخواستە کەڵەشێرە بخوێنێ لەوانەیە بەڕاجیمە داگیرەکەن و بە تۆپ کاولەکەن و خەڵکێک تیاچێت لەسەر لە حەقەتای تر ئێمەش زانیمان کە هەر شت ڕوئەدا ئیتر ئێمە بەجێ هێشتوونە بەندخانەکە لە خوارەوە لە ماڵی خزمێکمان حاج حەمەد سەعید بەمان کرد و پاشان کە پارت پەربانگ وتم با من سەرێکی لە ماڵی مامە بدەم ماوەسمە مەلعەلی کە چوون تەماشاکەم لەوێ دوو سێ جار تەلەفۆنیان بۆ کرد لە سەرهینەوە لە جێشەکەی عێراق بەعسی بەڵێ کە بێ بۆ ئێرە بۆ ئەوەی کەواکو تەکبیرێکی ئەمینە بکەین جارێ دووە مامە عەلیش فەرمی ئێمە ناتوانین ئەوە پێشمەکە دابەزیوە و خەڵک فرسان و چەکدارەکانی حکومەت بەرامبەر یەک وەساون ئێمە ناتوانین ئەمە زەمانەتی نییە ئاخر جار وتی نا وەکو چۆن مزاهرەکەتان دروست کردووە ئاواش بیکوژێنەوە یعنی نایە مزاهرەکەیان نابڵێ ماوەسمە عەلی بەتایبەتی شریتێکیان لێ ئەدا لە مزگەوتی پاشا لا إله إلا الله أربع سعود والله يعني تر ئەوە معناوە تۆبی پاشان کە تەکبیریان کرد باوکمان کۆبوونەوە چی بکەین باوکم و مامە عوسمان و گشتیان فەرمیان ئێمە هەتا وەکو بەیانی حسابی خۆمان خوێنەوە کەوڵمانەکەن و یاخود ڕاپێشی زینمانەکەن لەبەر ئەوە با بچین بەرەو ئێران خۆن قورتارکەین لە دەستی ئەم زاڵمان و هیجرەت بکەین هیجرەتمان کرد بۆ ئێران و بە کەسمان نەوت کە بێ بۆ ئەوەی کەواکو ئێمە هەر خۆمان بەرپرس بین ئەگەر فەوتاین با فەوتین ئەگەر نەفەوتاین ئەوەیتنە بەڵام بەیانی تەماشا ئەکەین وەک ماشا ئەڵڵا و شارە مێلورە کوڕی گەنجێک و جنابتان و گەورەتر زۆر هەر لەوانە بوو ئیتر ئالاکولین ڕۆشتین چونە سلاسی باوەجاین لەوێ لە قەرەنتەنە داهێناین ئالێ منەکە دروستەبێ ئەوەی سەرەتای بزوتنەوەی ئیسلامی مەفرەزەکە بۆکو ئەلان نا بەڵام سەرەتایی مەفرەزەکە ئالێ دروستەبێ ینی پێشەوەی کە ناوی بزوتنەوەیش ئەلان بکرێ مەفرەزەیەک ئێوە گەڕێنەوە بۆ سنووری هەڵەبجات بەڵێ مەفرەزەیەک تقریبا بۆ ئەوەی کەواکو دەموباسی ئێمە بباتەوە بۆ هەڵەبجە کە ئێمە لە حاڵەتەکەین و هەروەها چالاکیەکیش بێت بۆ ئەوەی کەواکو چەکداری ئەوسا مەفرەزەکە چەکدار بوو تەبان بەڵێ چەکدار بوو چێ سەرپەرشتی مەفرەزەکەیە کرد والله ماوەسە سێ ئەحمەد لەگەڵ ماوەسە سێ ئەحمەد بەیانێکمان نووسی بوو لە هەر شوێنەکە بیان گرتە بەیانەکە و گەڕەکیانە پێوە سووتانەوان تون بوو ئەلا کولین دوای ماوەسە سێ ئەحمەد سێ عەبدولوهاب فەرمی ئەو سەعەت باوەڕ ئەەکەی من ئەوەتەی مام دەستم لە چەک نەداوە ئەوان ئەڵێن ئەبێ سەیجێکتان بێت لەم دوانە باش تەقەی ناکەم و نەچم چەکمان وەرگرت و ڕۆشین و دوو میگزەمینی گەیشتینە شێخسێڵە لەوێ ئیتر کە گەیشتینە ئەوێ نوێژی جەمعمان کە مەغریب و عیشا هاتین کە هاتین ئیتر بەرامبەر بە باڵام بۆ بە کابرا چراکە کوژێنەوەتی ئەترسی وتم بەڵێ تیم بۆ ئەخبا شەهید وتم وەڵڵا شەهیدی وەم ناوێ چونکی ئەمە نیەتەکەمان شتێکی تر بووە وڵای تر سبحان الله گەیشتی نەوێ وتم بڵاوی لێکە ناوکو بە تۆ بێ تەقی گشتمان کوژێ خۆمان حەشاردا سێ تۆ پێ تەقان من و کاک ئازادی کە عەلی بازمانە لە کەنێکەوە کاک ئازاد تۆ شوێگەی دەمودەوەی بەڵام من هیچ لێ نەهاوە ئەوسا دوای ئەو گەڕانەوەی تۆ بۆ ئێران لەو مەفرەزە بۆ ماوەی چەند ساڵێک نزیک بە 4-5 ساڵێک بە جۆرێک لە جۆرەکان تۆ دوورەکەویتەوە با بڵێن لە ئیشی ڕێکخراوەیی وەم زامەچیتە کامێران و لە ڕێی وتاری ئاینی و لە ڕێی مزگەوتەکانەوە دیسان پەیوەندی بە خەڵکەوەکەیتەوە هەمکاری ئەمە چی بوو یا ئەمە چۆن بوو من تقریبا مدەیەک وەکو دابڕام بەڵام دابڕانەکە هەندێک سەبەی بوو لێرە حەز ناکەم بیڵێم چونکی خۆش نییە بەڵام ئەوەی کەوا شایانی باسە مامۆستا مەلا عوسمان بە ڕەحمەت بێ فەرمی تۆ وەکیلی ئێمەوە
ئەو خەڵکە سەرپەرشتی ئەو خەڵکە بکە بۆی نەفەوتێن و حتا ئەوەشی فەرموو هەر خێر هات بۆ بزوتنەوە نەڵێن وەڵا ئەبێ هەر ماڵەکانی بزوتنەوە بێن هەر کەسی لێ بێ مەزلومە ئیتر هەر لە هەر حیزبێکە هەیە بەشی ئەوانش بدەن ینی بە یەک چاوسێری هەموو ئەو کەسانی کە لێبوون لە ئۆردوگان بڵێ بە هەر حاڵ فەزلی خوا ئەگەڕێتە بۆ فەزلی خوا توانیم کەس نەبێتە ئەو شتانە یاخود بفرۆشرێ یاخود یەک سەوت و بەبێ فەرق ئەمەکە ئیتیجای چییە؟ ماوەسا لە دوای گەڕانەوەتان بۆ عێراق لە ساڵی 93 بزوتنەوەی ئیسلامی تاوان تووشی شەڕێکی نەخوازراوە بێ جەنابیشتان دوایەوەی کە بزوتنەوە نەکسەی بەسەرایەت ماوەسە مەلاوسوباتمە ڕەحمەت بێ لە منتیقەی ڕانیە دەستگیرە کرێ بە جۆرێک جەنابتان لە نەکسەی بزوتنەوە بەشداریەکەن و لەگەڵ پێشمەرگەکانە ئەچنە شاخ باسێکی ئەو ڕۆژگارانەمان بۆ بکەیت چۆن بۆ بڕێرتاندا دیسان بە خۆمان حاشاردا بوو لە شوێنێک لە ماڵی کاک مامۆستا بەرزان مامۆستای ئیبتیداییە لە عەشێتی کۆکۆیی ئەمر ماڵی مە زۆر ماڵێکی بەڕێز بوون لێ خۆم هین کردە تاکو دوای نەفرها بە شوێنەوەتیەوە لە گەڕێکی مزگەوتی ئەوە کرد کاتە هێشتا مزگەوتەکە تەواو نەبوو ناتەوا بوو عەفوان چاوەڕوانتان دەکەن وەڵای ئیتر چوین بۆ ماڵی کاک سەید نەجیبی هانەسوورە لەوێ خوا هەڵناگرێ زۆر ڕێزیان لێگرتین خزمەتیان کردین بەڵام سەید نەجیب پیاوێکی ژیر بوو هات بێم وتی منیبان کردە لاوتی ئەمە ماڵە ماڵی مامۆستا مەلا عومەرە هەرچەندێک لەوێ وای لە خزمەتە بەڵام ئەگەر ئەمانە بێن ینی من ناتوانم بڵێم ئەیزی بێ ناکرێت باش وایە خۆت پشتی بۆ شوێنێکی تر وڵای تر ئێمەش برارماندا وای نوێژی بەیانی لەگەڵ حاجی عومەر یاخوا عەفوی حاجی عومەری حاجی عەیشوڕەسانە لەگەڵ کاک شوان هەورامی کاک شوانەوەی کە کاک شوان هەورامی ئێستا بەڵێ بەڵێ ئەم سیانە ڕۆیشتین حتا گەشتینە منتەقەی نەوڕۆنی بە تایبەتی گەشتینە منتەقەی سەرا و لە سەرا وان تێپەڕین ئیتر چوینە کەوتە لە کەوتە لەوێ چەندێ برا لەوانەیەکیان ئەوانە حوسێنی حاجی عەلی لەوێ خزمەتیان کردن وتیان بابتان کەینە ئەو بەڕوو کە چوینە ئەو بەڕۆ پێشەوە بڕۆین لە پازگاکە وتمان ئێمە شتێکی وین و بەشێکین لە زوتنەوەی ئیسلامی و وتیان وین لە خزمەتان و هاتین عەلاکولین چوین لێ شەو لێ بووین پاشان راپۆرتەکان بەغەڵەت نووسی بوو کەواکو سێ کەس چەکەوە تجاوز حدودیان کردەوە ئەو 6 مانگە نەژوورەوە پاسان پێمان گۆڕین نەکەوتر چوین بۆ جۆنڕۆ لەوێ کابرایەکی ببینیانە شوێنێک گوتیان ئەوە شوێنی ئەو نوێژ ئەو شوێنیان خواردنەوە باین لێرە بن حتاکو ئەچن بۆ پاوە وەڵای ئیتر کابرا خزمەتی زۆری کردین حتایەکیان هاوتی جەنابەت ئەوە دوو مناڵەکتان پێ بوو دوانە من یەکیان هەڵگرت تا سەرەوە تۆ جەنابن وتم باوتی وتی باشی ماڵی خۆمان شوین حقەتەن مەزی کردین و بەیانی تو میکسەمینی گاینی نەپاوە شوین مخزم مامەعالی ئەوان هیچ بەشداریتان ئەبوو هاتنەوە بۆ کەڕەزاڵ بۆ ئەو شوێنانێک کە پێشمەرگە بزوتنەوەی لێ ماوە دوو سێ جار هاتینەوە بۆ کەڕەزاڵ حتا خەریب دوو سێ جار خەریب دۆشکای ئێبادیان کەسی هاتووان دەوری قورماڵەمانە لەوە ئێمە بۆ نەوە چادرمان هەڵدا و ئەوان لە بەستا هەر قەسمیانە کرد ماوەسا دوای کۆتایی هاتنی بڵێن ساڵانی 94 و ئاڵۆزیەکانی 97 بزوتنەوەی ئیسلامی لەگەڵ یەکێتی نیشتیمانیە لە تاران ڕێکەوتنامەی تاران ئیمزاکە دوای ئەوە جەنابتان لە حکوومەتی هەرێمە ئەبنە وەزیری ئەوقاف ئەکرێ ئەو سەردەمەی کە لە وەزارەتی ئەوقافە بووی دەستکەوتی جەناب و بۆ خەڵک بە تایبەتی بۆ زانایانی ئاینی و مزگەوتەکان ئەوەی کە لە یاد و مابێ هیچ شتێک و بیر ماوەکە کردبێت وڵاهی بەسای خۆوە ئەوەی کواتوانی بێتم نکولیم نەکردووە و من حەزەکەم بزانی کاتێککە شوێنی یاساییمان خوارد خۆم بە وەزیری تەنها بزوتنەوە نەزانەکو حیزم بەڵکو بە خەڵکی کورد بە عامەتەن کێ مستحقا کێ بەو چاوە سەیری خەڵکم کردووە و دوایەوە ململانێ بوو
لەگەڵ ینی شتێکی طبیعیە کە من بلانێ لە باوەی دوو حیزب بار ڕشکەوتون بەڵام لەگەڵ ئەوە حقیقەتەن من هەر کۆڵم نەدا و هەر کەسێ هاتایە یا بۆ دامەزراندن یا بۆ ئەوەی کاکۆ ئیشێکی کەوتاتی ئەو قاڵ جێبەجێ کرد و ئیتر نەمەوە تۆ هەبێ و ئینتیما چییە بە تایبەتی زۆر لە ئەو خوشکە محەجبانە هاتن هەندێکیان ئەگریان سلاحی ژن گریان ئەگەر زۆری وهات کەوا ئێمە مەسەن دەرچووی کۆلیژەکانین و دانامەزرێن و یاخود واسمان پێویستە منیش حقیقەتەن نامم بۆ کردن و کاکۆسەر زۆر بە شێوەیەکی جوان فعلاً بەبێ وەستان تەعینەکردن حتا زۆر کەسێ ئیسا پێمەگە مەرحەمایەکان نایناسم ئەڵێ تۆ تەعینی کردن وەڵاڵم بۆ نازانم ینی بەبێەوەی بیناسیتەنا داواکارەکەی حەق بۆ تەعین کراوە. مامۆستا محەممەد بە درێژایی تەمەنی کەسێکی جێگای متمانە و خۆشەویستی هاوڕێ و نزیکەکانی بووە. هەر بۆیە لە دوای وەفاتی مامۆستا مەلا عەلی عەبدولعەزیز ڕابەری گشتی بزوتنەوەی ئیسلامی و لە ساڵی 2010دا مامۆستا تەکلیف دەکرێت بۆ پۆستی ڕابەرایەتیکردنی بزوتنەوەی ئیسلامی و بە کۆیدەنجی ئەندامانی ئەنجومەنی شورای بزوتنەوە وەک ڕابەری گشتی بزوتنەوەی ئیسلامی هەڵدەبژێردرێ. دوجار و لە پاش چەند مانگێک لە ڕابەرایەتیکردنی بزوتنەوەی ئیسلامی واز لە پۆستەکەی دێنێ. زۆر لە ئەندامان و لە شورا وە کادرێنەکانی بزوتنەوە هاتن پێیان وتیان ئێمە پێمان چاکە تۆ خۆ کاندیدکەی بۆ ڕابەری بزوتنەوە لەبەر ئەوەی دامەزرێنەری ئەم بزوتنەوەی مێزەر بەسەر بوون و ئەندامەکانی شورا و مەکتەب سیاسیی زۆرین مامۆستا بوون مەلا لەبەر ئەوە وەسەنە خانەوادەکە تەنها تۆماوی و تەمەنێک هەیە و مێزەرت بەسەرەوەی پێمان چاکە دەخۆ کاندیدکەی ئێمە هەموو ڕێی بۆ دەن فعلاً 24 ڕێیم هێنا یعنی 24 ئەندامی شورا بوو هەموو ڕێیەکانیان بەدام فەزلی خوا ئەوەی کەواکو توانیمان بە پێی توانە کار بکەین لە ناو بزوتنەوە و بەبێ ئەوەی کەواکو فەرقی هیچ کەس بکەین هەموو برایانمان بەلاوە کردەوەکانیان و تێکۆشتانەکانیان ئەنرخان هەتاوەکو ماوەیەکی تقریبا 6 مانگێک دەوامی کرد پاشان هەستم کرد بە ئەوەی کەوا ئەم ئەرکێکی قرسە ئەتوانم جێبەجێکەم چونکی ڕابەرێتی شتێکی ئەوتە نییەکەوە ئینسان نەتوانێت بە تایبەتی لەو کاتا نەخۆش نەبووم لەشم ساغ بوو الحەمدوللا ئەم توانی شتەکارەکان ڕاپەڕێنم بەڵام لەبەر ئەوەی کەوا بە چاکم زانی مامۆستا ستێق ینی مامم تێکۆشانێکی زۆری هەیە و اینجا لەیەکێکە لەوانەی لە بنیان ناری ڕابۆنی ئیسلامی و تاریخێکی هەیە پێش ئێمە بووە پێم باش بوو تەنازلم کرد مەراسیمێکی بۆ کرا و ئەو بوو بەڕابەر و من دانیشتم ئیشی خۆم مەکرد. مامۆستاگیان جگە لە بەدر لە کایە سیاسی و کۆمەڵایەتیەکان ئێستا باری تەندروستی خۆت چۆنە جەنابتان؟ ئێستا الحەمدوللا بە فەزلی خوا باشم یعنی تا حەدێ ئەتوانم یعنی هەسوو کەوت بکەم و پێویستم بە کەس نییە و ئەمما لەگەڵ ئەوەشە هەر هەتا ئیسەر پشتم هەر ئێشەکە کەمێک و ئەو پارکینسۆنێشم هەیە دەستم ئەگەرزێ بەڵام الحەمدوللا کەوەی پاشم ڕازای دکتۆرۆمانە ئیسەریش دەستکرد باشم. تێڕوانینی جەنابتان بۆ حیزبە ئیسلامیەکان لە ئێستایا لە کوردستان؟ واللهی من لەبەر ئەوەی وەکو تەمەن وەکو خزمایەتی وەکو لەگەڵ زۆریانە ئاشنام و دۆستم و ئینجا ئیسلام وەفەرمێ ئینەمە المؤمنون ئیخوە ئەم ئایەتەمان فرامۆش کردووە ئینەمە المؤمنون ئیخوە یعنی خەبەرێک نییە هەروەکو خوای تەعالا فەرموویەت و ئیتر لێی بگەڕێ یعنی ئەبێ موسڵمان برای موسڵمان بێ چونکی ئەگەر خەبەر بێەوە خەبەرەکە مخالیفە ئێمە سێ بەشین یا چوار بەشین یا ڕەنگە زیاتر بین لەبەر ئەوە یعنی بەو دیدەی ئیسلامیە کە مامۆستا مەلا عوسمان وەکو هەدی ئیسلام مامۆستا مەلا عوسمان ڕەبە ڕەحمەتی خوای لێ ئەیفەرموو ئەگەر چوینەوە گەڕاینە بۆ عێراق و دەروێشێک و سۆفیەکتان بینی کە ئەهلی تاعەت و مزگەوت بوون
هیچیان لە جەسرا نەبوو ئەوە ئەندامی ئێمن بە ئەندامی بزوتنەوە حساب بکەن باوەکو ڕسمەن بزوتنەوە نەبن ئەبە شێوە ئەبێ تەماشای خەڵکەی لەبەر ئەوە يعني لبر اتجاهي سياسي ياخذ اتجاهي اجتهادي مختلف جواز أبي إنسان وأمرنا أن نسلم لرب العالمين خواشي وفي أفرمي وبك يترك خواش دولي أكاتو لبر أو التوصية أو مش قالي من بوك وبرايك بوهمو أنا أويا بتوان رجدكاني خوانيك بخان بو أوي بتوان خدمات بدين كانوا خدمات والله شكرا ومصابة بالرأي جنابتان أجر نزيق بنوي إسلامي كان لي كتير تنها موضوعك الروالتية بون منيا تنها ناويك مثلا بناويك بكر بون منيا يا موضوعك كأبي للريف فكرية وأمانة ببنية والله من أظن يموايا إنسان أجر خويك لا نكاتو بأخوا يا أبو خدمة كل الإسلام ودواء هالشيء هلاي منها وهلاي توه هلاي أو هي أو يعني داينا بوشيتو شايف لنا إنك براسي ناكلته هر تبعته مجرد مجاملة عشان المسائل سردان يكتيا كان شاي يجي قرمو أو يكو تشتري خونو ينو يتل وزن هيش كنا كراونا يعني أصل أساسك أويك إيش بكيبو أو أم توجه إسلامي أنا أجر يكيش نقرن لبر هل هدفي ولا بحر هويك أقلا ليكتين نخوين فيسبوك ولا وشنا كأو يمي فير كردوا دەستخۆش ماسەگەن دژوارترین یادگاری ژیان و بۆ منە شتێک ڕوویا بێ کە ئەستەمە لە بیرە بچێتەوە زۆر دڵتەزێن بۆ بێ چ شتێک و لە بیرە وڵایتر ئەوە کیمەبارانی هەڵابجار شتێکە کە لەبیر ناچێتەوە چونکی ئێمە چوین شەردانمان کردن لە ئۆردوگاکان هەرچەند زۆر بە زەحمەت یان هێز بچینە ژوورۆ بەڵام دەوری پاسێکمان گەر لە دەوری هەردا نەفرێک ڕۆشتین بۆ هەرچین و بۆ کەنکاوەڕ و بۆ ئەو شوێنانە النفر مأبيني كوا من الله كاني بجيما وأقربوي يتر خريب خوان ما بوصل ياخذ هوابو مثلا كيمياء كل يابو خارج ومدلوا شايبنا يبينا ياخذ وضعي بريشان بو يا تماشا كي أشوفه أقرب وشون كسكرتا دسيناكو دا كان وقت والله فلان نال دوزلا ولا فساد أو أنا زول كاريجر ولا سد من براسي بەداخەوە بەوەسەگەن لە ژیان تا جەناب و تەمەنێکی و بەڕێ کردووە ماشاءالله لە خزمەتکردنی ئیسلام چ لە تەمەنی خوێندن چ لەو ڕۆژگارە سیاسی و کارە ڕێکخراوەیانەی کردوتە هیچ شتێک هەیە لە تەمەنتا کە لێی پەشیمان بی ئەوەی کە بیر و بێت ئەوەی کەواوکە کرد بێتم بۆ خزمەت و گەرخوا خۆڵی کرد بێت نەوەڵڵاهی لە هیچ پەشیمانیم چونکی لەسەر ئەساسی ئەمە شتی شخصی نییە ئەمە اجتهادي شخصي اللي كمعصومين اللي بشمان بهم هالشيء ما نكردوه بأراسي قرآن والمدكاني في أغمار صلى الله عليه وسلم معنا هالشيء نكردوه خزمته في اللي بشمانين وصاقر تمن خواهي قورة دوباره بياته وبكسك جناب أورتشي كقرتو تبون من ما وصي آيني كاري إسلامي كاري جهادي سر لنا دوباره كيتو والله أخو هي أمر الرجل دروج نية واعبد ربك حتى يأتيك اليقين يعني أمانة عملي إسلامي كردوي إسلامي يا جهاد وتكوشان ياخذ هلان وأويك إسلام عزيز برجست بيو لسحابه وحكمه في المان رواية خلقه شتي نكواتي بريبي وروا والله أقر خوا تمن دا حزكم لواسر بكم وصلنا كتاب يعني جنابتان بو خلقي بقشتيو ئەوانەی کە لە کوردستان ئیسلامیەکان بەتایبەتی چ پەیامێکت هەیە؟ والله هەرتەنها ئەوەیەکەوە یەکەم تاریخی ئیسلامی ئەبێ بە سێ بەشو ڕەنگە دوو بەشەوە باشتر لە کوێ دەست پێەکە لە هەوڵەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم لە ئەنسار و مهاجرین ئەوە خوای تەعالی بە مهاجرين فرم أولئك هم الصادقون أولئك هم الصادقون أو أنا صادقا إن تعزم أخوة كخبر دعوة يعني ديار بو وتيرا بو رازقوية لخدمات في غمرة صلى الله عليه وسلم جهاد يعني كردو حتى هو مردن بالتبع ياخذ إن جاء أنصار كان يشخوا فرم أولئك هم المفلحون يعني أنا سركوتو بهرمندن بلان بمجي ليك وادواء أواني لو رجوا حتى رجع قيامت
أما أبي الشعاري به والذين جاءوا من بعدهم أواني كدواي أوان هات أو أنصار يقولون أضين أبارنا ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا ربنا إنك رؤوف رحيم. أويك كوشي دعاء كدوا دعاء خير بوكي أو شيء كما هو كي نو حقد حسادتي في النبيتو ولكو لقال انسجام كي لقال ياو تريكو لقال ياو لبر خاطي خوا دەستخۆش مامۆستاگیان زۆر سپاس ئەزێتمان دای دەستخۆش بێ ئەخوا. بینەرانی بەڕێز و خۆشەویست بەم شێوازاتینە کۆتایی ئەڵقەی ئەم جارەی بەرنامەی ڕازی تەمەن لەگەڵ بەڕێز مامۆستا محەممەدی مەلا عومەری هەڵەبجەیی تا بەرنامەیەتر و بەیگەشتنەوەیشی تر بەخوای گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ دەستخۆش.